بەهۆی سەڵەواتدان لەسەر ئەو پێغەمبەرەیەوە گوناهەکانمان لێ دەسڕێتەوە. بزانە کە سەڵەوات لەسەر پێغەمبەر دەدەیت چه پاداشتێکی هەیە برام. گوناهەکانمان دەسڕێتەوە. خوای پەروەردگار دەمان باتە بەهەشت، ئەنجا پلەشمان لە دنیادا بەرز دەکاتەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا کە نەسائی ڕیواەتی کردووە و فەرمایشتێکی صحیحە دەفەرمێ من صلى علي صلاة واحدة هەر کەسێک یەک جار سەڵەواتم لەسەر لێ بدات، یەک جار سەڵەوات لەسەر ئەو پێغەمبەرەی بدەیت، اللهم صل على سيدنا محمد وعلى آل محمد، یەک جار سەڵەواتی لەسەر لێ بدەیت، پێغەمبەر دەفەرمێ صلى الله عليه 10 صلوات، خدای پەروەردگار 10 سەڵەواتی لەسەر ئەو کەسە لێ دەدات. الله أكبر. چەند گەورەیە برام، یەک سەڵەواتی لێ بدەیت خوای گەورە 10 جار سەڵەوات لەسەر ئەو کەسەیە لێ دەدات. وحط عنه 10 خطيئات، ئەنجا هەر ئەوەندەش نا دووهەم بە یەک سەڵەوات ئینسان 10 گوناه و تاوانیشی لەسەر ڕەش دەبێتەوە. ئەنجا دەفەرمێ ورفعت له 10 درجات، خوای پەروەردگار 10 پلەی ئەو کەسەش بەرز دەکاتەوە کە یەک سەڵەوات لێ دەدات. تەماشاکەن بەڕێزان چەندە گەورەیە، یەک سەڵەوات لێ بدەیت 10 جار خوای گەورە سەڵەواتت لەسەر لێ دەدات، 10 گوناه و تاوانت لێ ڕەش دەکاتەوە، 10 جاریش پلەت بەرز دەکاتەوە لە لای خۆی. دەی موسڵمانی بەڕێز، گەنجی بەڕێز، چ شتێک ماوەتەوە لەوە گەورەتر، چ شتێک لەوە باشترە کە ئینسان سەڵەوات لێ بدا لەسەر ئەو پێغەمبەرەی صلی الله عليه